الحمد لله رب العالمين، اللهم صل وسلم وبارك على أشرف المرسلين محمد النبي الأمي الخاتم وعلى آله وأصحابه وأمته أجمعين. اللهم يا ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي، اللهم آمين. صلاة ورحمة وبركة إخواتنا لبي براني برز خوشويس خوشكاني إيمان دار. داواکانم پەروەردگار تاعەت و ڕۆژ و عیبادەتی هەموو لایەکتانی قبوڵ کردبێ و ئەم ڕەمەزانە جەژنێکی خۆشی و پڕ ڕەحمەتی بەدوایە بێت ئینشاءالله بۆ هەموو لایەک. لە بەشی سێهەمی ئەم ڕووکردنەوەیە لە خزمەت جەنابتانە لەسەر نیشانەکانی ڕۆژی دوایی حەز ئەکەم باز لە هەندێک لایەنی تر بکەم، هەندێک جوانب کە ئەو مسلمانانەی لەم بوارەیە تحقیقی حەدیثەکانەکەن بە دوای و مۆزوعانە ئەگەڕن تیا کەوتونەتە هەڵەوە. یەکێک لەو کێشە گەورانی کە هەنگێک کەس بە زانین یان نەزانین تێی کەوتووە و لە خەڵکیشی کردووە بە دین و لە ناو عالەمیشا ڕەواجێکی زۆری هەیە، هەڵەکردنە لەگەڵ ڕەقم و ژمارەکاندا. کاتی خۆی لە عەرەبەکان لە سەردەمی هەر جاهیلیەتەوە حسابێکیان هەبوو پێوتی حسابی جومەل. حسابی جومەل بۆ ئەبجەد هەوەس دروست کراوە، ئەم حروفە ئەبجەدیەکانی زمانی عەرەبی لە بەرامبەر کولی حرفێکا ڕەقەمێکیان داناوە. مەسەلەن بۆ ئەلفێکیان داناوە با دووە جیم سێ بەو چۆرە اینجا دوایە کە گەیشتەکاتە دا اینجا دا بە 20 40 50 تاکۆ گاتە سە اینجا 200 ئاوە ڕەقەمیان داناوە. هەنگێ شتی خۆیان کە ویسبێتیان بە جفرە بیڵێن ناوێکیان وتووە بەرامبەرەکەی ڕەقەم بۆ مەبەستیان پێ ئەو ڕەقەمە بووە. ئەمە تەنانەت لە ناو هەنگێ شاعیری کوردیشا بەکارهێنداوە چاویان لە عەرەبەکان کردووە. مەسەلەن تاریخی ژیانی خۆی وتووە، توێتی ئەمە ئەم کەلیمێ تاریخی ژیانی منە، تاریخی لە دایکبوونی منە، تاریخی وتنی ئەم شیعرەمە، تاریخی ئەو کردارەمە. ئەمە پێوتی حسابی جومەل. هەنگێک کەس هاتوون ئەمەیان تێکەڵ بە دین کردووە، هاتوون ئەمەیان تێکەڵ بە قورئان کردووە، هاتوون تێکەڵیان بە فەرموودەی تێکەڵ بە فەرموودە سەحیحەکانی پێغەمبەر کردووە صلی الله علیه وسلم. ئەیانوێ ڕووداوەکان بە پێ ئەوە لێک بەرەوە. طبعا هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆیان جوولەکەکان ئەیانوێت ئەو حرفانەی پێشی قورئان ئەلف لام میم و ألف لام راء وكاف يا عين صاد وحاميم عين ثقة أمانة يليز أماني بو بين بس أنا اللي كيبنو بلنا ها ببيع حرفانا أو عيسى كوري خواي أو ببيع حرفانا بيغمر كتانا وناجي دين الإسلام هذا ونبركات يعني قصانا بلا صحابة وأنا هم ردة وأنا هم ترى قصانا شيء أصل أساسي نبو ديني بيغمر خوا صلى الله عليه وسلم قرآنك بزماني عربي هاتو تخوارو أم جفروشتانا هيج آماجي كتاني قشتيكي وابوي بيغمر صلى الله عليه وسلم بيوتي ئەگە شتێکی ئەوە سەحابەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاری بەم ئیشا کرد. بەداخەوە ئەڵێم خەڵکێک ئەمڕۆ لە ڕۆچوون لە ئیفراتکردن لە ئیفراتێکی زیاڕەویەکی بێتامە کە چوونەتە ناو ئەم نیشانانەی ڕۆژی دواییەوە کە ئیلا ئەوێ ڕەقەمێ بدۆزێتەوە بە خەڵک بڵێ ساڵی ئەوەندە ئەو ڕۆیە بوو ئەوەی جەماوەری بۆ خۆی ڕاکێشە خەڵکی لە دەوری قسەکانی خۆی کۆکاتەوە. بە ئەمڕۆی فەیسبوک بڵێن لایکی بۆ بێت، کۆمنتی بۆ بنووسێت، پەیجەکەی پێ بە قووەت کات، یاخود وتاربێژێکەوە جەماوەت بۆ خۆی زیاتشتی غەریب و عەجیب بڵێت. دێن بە پێی هەنگێ لەم حسابی ئەرقام و شتانە ئەیەنە ناو ئایەتەکانی قورئانەوە یاخود ناو حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەڵکی یەکەن بە دین و دیفاعی لێکەن و ڕەدی و کەسانەش هێنەوە کەوا بڵێن ئەم شتە وانییە. تەواوەن برایانی بەڕێز زانایانی کۆن ئەم شتیان بە کولی ڕەت کردوێتەوە، ئەوەی کە ئەهلی ئیعتیبارە. یەکێکی وەکو ابن تيمية رضا ورحمته خوای لێ بێت لە مەجموعەی فتاوەکەی ئەڵێت فهذه الأمور التي توجد في ظلال اليهود والنصارى وظلال المشركين والمنجمين وهذه الأمور وأشباهها خارجة عن دين الإسلام ومحرمة فيه فيجب إنكارها والنهي عنها وهؤلاء وأشباههم أعداء الرسل. الله وكا بشاناك هادو جمعي بيك مركان أما الإسلام مرفوضة مردودة حرام رد كراوته إيش واناكرت
ئەم دینە ئەمە ئیشی گومڕاکانی جوولەکە و گومڕاکانی مەسیحیەت و گومڕاکانی کافر و بێدینەکان و مشریکەکانن نابێ مسڵماشتی وا بکە ئەمە ئیبن تەیمیەوە ئەڵێت ياخذ لحد بدوي عليه وهذا باطل مردود وهذا الحساب بس له حسابي جملة عليه وهذا باطل مردود لأنه طريق غير مقبول للفهم أما مردود أما مقبول نية ردك لتوا أما الرجاج نية بوتي جيشتن لآيات إخوة لحديث پیغمبر صلى الله عليه وسلم كذا ما ينوتوا لأنه طريق غير مقبول للفهم في كلام العرب تناند بوتي جيشتن لزماني عربي جم رجاج مقبول نية ولا يجوز فهم القرآن بغير طرائق فهمهم عرب زماني عربيك الرون خواهي يقولون فهمي آيات مبينات تبيانا لكل شيء فصلناه تفصيلا ما فرطنا في الكتاب من شيء ولقد ضربنا للناس في هذا القرآن من كل مثل وكان الإنسان أكثر شيء جدلا ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر خواهي يقولون بينا آيات كاني بينا مبينة خۆشیان ڕوون وشتیشی بۆ ڕوونەکاتەوە ماقول نیە ئەم جفرانە بەم شێوەیە بە حسابی جومەل بە شێوەیەکەوە نە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردوێتی نە سەحابە کردویان و نە ئەسڵێکی هەیە لە شەرعی ئیسلامە تۆ بێبیکی بەدین لە خەڵک ولما في ذلك من فتح لأبواب الباطل ما دەرگای باطل لە خەڵک دەکاتەوە ئەنواع ئەشکال خەڵک دەتوانێت بەو ناوە بێت تەفسیرات بۆ قورئان دابنێ و ڕقم دابنێ و ڕوودا و بۆ خۆی دروست کات فإن كتابا كبيرا لا يخلو من أن تتفق فيه كلمات وحروف مع رقم ما لكتابك جوري على اعتيادي أجر شتيق لقى رقمك بقول جيرو تايق بلا هاوشت ويردا ولا قالوا رقمها قول جاب فهل نجعل ذلك دليلا على حقية ما يزعمه أصحاب هذا الرقم معقول أيتتو أجر شتيق قول جاوك شو بحديث ضعيف كوتمان لدو هذا الحديث ضعيف قولك بودينا حديثك ضعيف بودينا لقل واقعك بعقل خويا قنجيلا ها هاتو تدي شلون بحديث ضعيف والنقرين أهارك وجوان هاتو تدي وكو روشي بري بيان أخرواني برا برسك أما منهج علمي بو تفسير قرآن بو قلتني حديثي بيغمبر صلى الله عليه وسلم هندق لزانا كان هندق خوانوارشة كاكا هي كي بو استئناف أما يكردوها بو استئناف يعني الله أما جوكو وكو دڵخۆش پێبوونێکە ئەوەش ئاماژەیەکە لەوەچێ بۆ ئەو مەسەلێ بێ ئەمە ناکرد بێ بکرێ بە بەڵگا یعنی بە ئێمە یەکێکی وەکو بەسام جەڕار کابرایکی بانخوازە قسە زانە وردەکاریشت جوان لێگەیاتەوە چێتە ناو مەسالەکانەوە شتی خۆشی هەیە بەڵام کاکی خۆ بە شەریشە معقولێکە ئەو کەوتە ئەو غەڵەتەوەی تو تۆشبی بە دوایە بکەویتە ئەو غەڵەتەوە خەڵکێکی ئاوا هاتووە ئەمە لە پێی ئاەتەکانی قورئان هاتووە گەیشتۆتەوە قەناعەتەی ساڵی 2022 ئیسرائیل نامێنێ باشا عمري إسرائيل خوي كوجا خوي بريها تاكو 2022 إيه باشا يقول 2022 ما إسرائيل هر ملي بانتر بو هل أستور تربو هل جاكي خوي مايوا إيه 2022 دولاتي عربي كشي قرد لجاتي لنا وشي هل فيها كد أخي النهار ببرا برسك هذا إسرائيل كي لنا وشي إسرائيل لسر دفي عيسى سلامي خوي لبي وأوانيك لقل عيسى إسرائيل لنا وجد تا دجال نكوجدت أو إسرائيل وجولك هل ترقيان باشا دجال خوي چنه حكمكات بيج أوي دجال بيد ملحمة الكبرى رداي ملحمة الكبرى ربو نوي أمتي إسلام لقل أمتي غربة باشا پێش مەلحەمە الکوبرا پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی شتێکی ترمان بۆ کات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ستصالحون الروم صلحا آمنا حتى تقاتلوا أنتم وهم عدوا من ورائهم أو من ورائكم لروايتك الله لەگەڵ ڕۆمەکانە سڵحێکەکەن تا لە یەکتر ئەمینە بن سڵحێکی ئەمین بوون لە یەکتر هەتا وای لێدێ ئێوە ئەوان پێکەوە شەڕی دوژمنێک ئەکەن لە دوایانەوە یا لە دوای ئێوە لە ڕوايتێکا فەرمێ لروايتك يا فتكون هدنة بينكم وبين بني الأصفار حتى تقاتلوا معهم عدوا من ورائهم أجر بس تجابين لبيني إيو لبيني أم بني الأصفار يعني الروما كانوا قش زداني أوروبا ومانا لقال أواني أجر بس تج أبيت هتاوي ليدت دوجمنك هدو لا بيكو ليدن لدواي أمش إنجا ملحمة الكبرى دي أو شر جوري دي ملحمة الكبراش بدوايا فيصل جراني ديت
کە نان و ئاو نامێنێ لەسەر ئەرزا خەڵک هەموو لە برسا تیا ئەچێ اینجا بەدوایە دەجال دێ دەجالیش دێ ساڵێک و مانگێک و هەفتەیەک و 37 ڕۆژ حکمەکە بە قیاسی ئەمڕۆ اینجا چ ڕۆژەکەی ئەو تەواو ئەبێ ئەیسا دێ ئەیسا دێت اینجا ئەمە ڕوو ئەدات ئەگەر لەم دقێشەوە دەستی پێ بکەیت هەر لەم دقێشەوە دەستی پێ بکەین بە زمانە هێشتا ئەوە ناگاتە 2022 تەواو نابێ برا بەڕێزەکە لەبەر ئەوە ئەبێ ئاگادار بن ئەم ڕووداوانە تو شتێک بینی و ئاوا بینی یەکسەر لەسەر واقعە اینجا پێشۆش دەبیرم نەچێتەوە هەر لەسەر ئەم مەسەلێش ڕووکردنەوەی بم لە هەنگێک لەو هینانە بینم بەڵێ موسڵمانان و غەربە بن بە هاوپەیمان موسڵمانان و مەسیحیەکان و سەلیبیەکانە بن بە هاوپەیمان کاکە ئاگاتان لێبێ لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم جوان لە لەفظەکان وەرببنەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ستوصالحون الروم صلحا آمنا صلحیان لەگەڵەکەن صلح یعنی چی صلح یعنی پێشتر لە شەڕع بوون ئێستا هاتوون صلحێکتان بە موقەتی کردو بە ماوەیەک یاخود فەرمێ ستەکون هودنەتون لەفظەکانی جوان دیارە حەدیثەکانی صحیحە لە بوخاری لە مسلماتوە هودنە یعنی ئاگربەست کەواتە موسڵمانان لەگەڵ ئەوانە لەگەڵ غەربا بێ لە شەڕا بوو بن بەس ئاگربەست دەکەن خەڵکێک دێت ئەوەی کە هەر لە کۆنەوە هاوپەیمانی غەرب و غەرب دایناو کردوونی بە پاشا و بەدەسەڵاتداری مەنتیقەکە وازانێ ئەوان سڵحەکەن لەگەڵ غەرب و ڕۆمەڕۆڵەوە هەر پیاوی غەرب بوون ئەوەی کە سڵحەکەی لەگەڵەکەوەیە کە شەڕ لەگەڵ غەرباکات ئەوەی کە لە ڕوبەڕووبوونەوەیە لەگەڵ غەربا و موسڵمانانی کە ڕوبەڕووبوونەوەن لەگەڵ غەربا ئەوان هودنە و سڵح لە بینی ئەوان و غەربا ڕوەدا بۆ ماوەیەک هەتا وای لێ دێ دوژمنێکی گەورەی ئەمەگە گەورەیەتە پێشەوە هەم دوژمنی موسڵمانانیش هەم دوژمنی غەربیش هەردوو لا بە مەجبورن ئاگربەستکەن بۆی لەو دوژمنە بن ئەو دوژمنە جاکیە ئەوەش قسەی زۆر لەسەرە هەر یەکەی شتێکی وتووە بەس کەعب الأحبار دەبێت کە یەکێکە لە تابعینەکان کە کابرایکی جوولەکە بۆ موسڵمان بووە ئەڵێ فارسە بەڵام هەنگێک لە عولەما ڕەدیێنەوە ئەڵێن نەخێر و قسەی ضەعیف و هیچ دەلیلێکی نییە چونکە ئەو کابرای زۆری ئیسرائیلیات لا بۆ گێڕاوێتەوە ئەڵێنەوە ئیسرائیلیاتە ئەو قسە ئەو قسەی کەشی زۆر لەسەرە جا کێیەکێ نییە ئەو والله ئەعلەم لای خوای گەورەی و زەمانە دەری ئەخاتێکێت مەبەست من مەبەستی من لێرە چییە تۆ دەی 2022 دانیێڵی ئیسرائیل لە ناوە چییە بڵاویەکی تۆ بۆ خەڵک ئەڵەی لە قورئان دەرم هێناوە بە حسابی جومەلم بۆ ئەەکەیت بە حسابی نازانم ئاەتەکان و حرفەکانیم بۆ دێنیت ئەمە نابێ بکرێ بە دین لە خەڵک ئەمە نابێ لەسەر ئیسلام بکرێ بە ماڵ ئەمە ببووتی ئەمە لێکدانەوەیەکە ئەسڵەوەی هێر جومەلەکە هەر غەڵەتەوە هەر دروست نییە بەڵام لە قورئان ئیعجازی ڕقەمی تایە بەڵێ لە قورئان ئیعجازی ڕقەمی جوانی تایە بەڵام مبالەغەکردن تایە بە بێدەلیل بە بێسەلماندن ئەوە گومان لەسەر قورئانەکەش دروستەکە بێ ئاگادار بی غەڵەتی خۆمان نەکەی نەملی قورئان ئەمە ئەسڵی مەسەلەکەی کە ئەمێ ڕوونی کەمەوە ئەگەر 2022 ئەم شتە ڕووی نەدا و نەهاتە دی خەڵکێک نەڵێ ئێمە لە 10 ساڵ لەمە پێشوە چونکە ئەوەی کە بڵاوی کردووە لە دەوری 2001 و 2002 ئەم قسەی بڵاو کردەوە نامێکیەکی بڵاو کردەوە کە 2022 زەوال و ئیسرائیل پێ لە ناوەچێت ئەوە بوو بە 2018 وا خەریکا بێ بە 2022 لە 2001 هەتا ئێستا و ئەوە چاوەڕێ ئەکەن خەڵک ئەگەر ئەم ڕووداوانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثی سەیە باسی کردووە هەمووشی ئەمانە ئێستاوە دەست پێ بکات بێنین هێشتا لە 2022 جوولەکە لە ناو ناچێت برا بەڕێزەکەم لەبەرەوە بە ئەمە نەکەین بە ماڵ لەسەر دینی خوا ئەمەش یەکێکە لەو هەڵانەی کە هەنگێ لە داعیەکان و لە موسڵمانان بە خۆشباوەڕی یا بە نەزانین یا بە حەماسەت تێکەوتون ئەبێ ڕاز بکرێتەوە اینجا برا بەڕێزەکانم ئێمە نیشانە گەورەکان ئەبێت جیاکراونەتەوە هەر زۆربەی زانایان کە تالیفاتیان کردو لەسەر نیشانەکانی ڕۆژی دوای بچووکەکانیان جیا کردوتەوە گەورەکانیان جیا کردوتەوە یەکێکی وەکو شێخ محەممەد بن ڕەسوول البەرزنجی لە کتێبی ئیشاعیار کردوێتی بە سێ بەشەوە نیشانەکانی کە تێپەڕیوە ئەوەی کە ئیستاتیاین ئەوەی کە لەمەوە دوادێ طبعا ئەو 400 ساڵەوە پێشەوە کتێبی نووسی ئەوەی کە ئەو کاتە ئەوی تیا بووە و هەتاکو ئیستا ئێمە هەبێ ئاگادار بین نیشانە گەورەکان کە دەستی پێکرد زەماوەیەکی کەما ڕوئەدا وەکو چۆن ملیۆنکەیەک یاخود تەسبیحێک گوڵیانەکەی بپچڕێت هەموو مرۆڤەکان بە دوای یەکە هەڵەوەرێت کە دەستی پێکرد وەستانی نییە کە دەستی پێکرد نیشانە گەورەکان بە دوایە ئەمەندە نزیکن یعنی
ڕواەتێکی ئیسا سەلامی خۆی لەسەر بێتەوەی کە باسی یاجوج و ماجوجەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ پێغەمبەرەکانە لە شەوی ئیسرا و میعراجە کۆبووینەوە باسی قیامەتمان کرد کەی دێت و هەڵوتمان ئیسا لە هەموو شارەزاترێ لەو بوارەیە چونکە ئەو لە ئەخیرا دابەزێ لە نزیک قیامەتا دابەزێ قەولمان گێڕایەوە بۆ لای ئیسا سەلامی خۆی لەسەر بێت. اینجا ئیژەڵێ ئەوەی کە بە من وتراوە ئەوەی کە بە وحی بە من وتراوە کە چی ڕۆدا لە دوای دابەزینم بازەکە کە چۆن دەجالە کوژێ و چۆن دێتە خوارەوە دەجالە کوژێ و حکمی خوا گێڕێتەوە بۆ سەر ئەرز و ئەمانە و بازەکە کە یاجوج و ماجوج دێ لە دوای لەسەر دەمی خۆیان کە یاجوج و ماجوج دێ اینجا باز لەوە دەکا کە چۆن یاجوج و ماجوج ئەم دوعاکە و لە خوا پاڕێت و یاجوج و ماجوج لە ناو بەرێت دوایی بارانێکە بارێ لەسەر زەویە چلدانە ڕۆژ کە ئەو بارانە لا تەکین منه بەیت وەبەرین وەلا مەدەر هەرچی ماڵ و خانووی سەر زەوی هەیە هەر هەمووی ئەشوە پاکێکات و خانوەکە و لە بەر بێ و بە چیمەتۆ کرابێ یا خێوەتە بێ و چادر بێ و لە مو چندرابێ مویمە ئەرز هەموو ئەشوە وەک ئاوێنە حتا تەتروکەوە کە زەلەقە وەکو ئاوێنە پاکێکاتەوە ئەفەرمێت ئەیسا لەو ڕواتەیە ئەفەرمێ ئیتر دوای ئەوە لەو وحی کە بۆ من هاتووە لەوەی بە من وتراوە ئیتر تەمەنی دنیا کە ما بێت هەر وەکو ئەو وایە ئافرەتێک نۆمانگەکەی تەواو کرد بێت نۆ ڕۆژەکەی لێ تێکچوو بێ نەزانێ ئەمڕۆیە بەیانیە دوو بەیانی سێ بەیانێ نۆ ڕۆژەکەی لێ تێکچۆکەیە نۆکەی تەواو کردو نۆ ڕۆژەکەیڵێ دنیا هەرە مندی ماوە لە دوای قەڵسە یاجوج و ماجوجەوە لە دوای کە یاجوج و ماجوج نامێنێ لەسەر زەوی یعنی ئەم نیشانە گەورانە کە دەستی پێکەیت بڵێ کۆتایی تەمەنی دنیاە بەڵام ئێمە هێشتا نەگەیشتنەتە ئەو نیشانە گەورانی کە ئیتر نیشانەی کەونی پێ ئەوتێت وەکو دوخان وەکو ڕۆچوونە گەورەکان وەکو دابەزینی ئیسا سەلامی خوای لێبێ وەکو دەجال وەکو یاجوج و ماجوج وەکو دەرکەوتنی خۆر لە خۆر ئاواوە وەکو دابە وەکو ئاگرەکەی کە لە عەدەنەوە دێتە دەرەوە خەڵک حەشەکە ئەمە نیشانە هەرە گەورەکانن ئەمانە ئیتر تەواو ئەمڕۆ سبەی قیامەتە ئاوا هەنی نیشانەکان ئەمە بە دوای یەکا دێت سەریعن بە دوای یەکە بەڵام ئێمە لەو فترەیەن کە هێشتا نەگەیشتوونەتە نیشانە گەورەکان کەی دەستی پێکرد ئەتوانین بڵین لە ئیسا و سەلامی خوای لێبێت تەنانەت شێخ محەممەد بن ڕەسوول بەرزەنجی هاتی محەممەدی مادیشی بەچی داناوە بە نیشانەی وەسەتی پێش هاتنی ئیسانی بینی گەورەکان و بینی چی داناوە بچووکان داناوە ئەمە الحەمە الکوبڕایە و ئەم ڕوودا گەورانە ئەکەونە ئەو بینەوە ئەمانە بە نیشانەی گەورەکان دامەنێن ئەمە کۆتای نیشانە بچووکەکانن و ئەو تەخەڕوفاتانەی پێش هاتنی نیشانە گەورەکانن یعنی ئاماژن بۆ دەستپێکردنی نیشانە گەورەکان کە ئێجگار نزیک بۆ و ئێمەیتیاین بەپێ ئەو ڕووداوانێکی ئێمڕۆ لە بەرچاوی ئێمەیە لەو نیشانانەژەوەی کە زۆرتری ما بێت وەکو عەرزمکردن گرتنەوەی ئای فوراتە ئەو زەلامی کە لە کەعبەی ماڵی خۆیان پەنای پێگرێت و جێشەکەی بۆ نێرن ڕۆ ئەچێت ڕوودانی ئەو شەڕەیە کە غەرب و موسڵمانان تێکەوە لە دوژمنێک ئەدەن بە دوای ئەوەیان مەلحەمە الکوبڕا دێت بە دوای ئەوەیان گرانی دێت اینجا بە دوای ئەمە چی دێت دەجال دێت کە دەجال هاو بەزمەکە دەست پێکات نیشانە گەورەکان والله ئەعلەم لێوە دەست پێکاو بە دوای ئیسا سەلامی خوای لەسەر بێت کاتون بە ئەمە نەڵێن ئەمە نیشانە گەورەکان ئەمە ئەو پێشینەی نیشانە گەورەکانن و ئەم مەلاحیمانەی ئاخر زمانی ژێک مەلحەمە نیە مەلاحیمە چەند شەڕێکە کە موسڵمانان لەگەڵ غەرب و لەگەڵ کفرا ڕوبەڕووی یەکی تیابنەوە کۆتاییەکەی بە مەلحەمە الکوبڕا دێت کۆتاییەکەی ئەو شەڕە گەورەیە کە بە قیادی ئەو سەرکردیار بێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم مژدەی داوە ڕوبەڕووی هەموو غەرب ببنەوە کە ئەفەرمێ یەئتونەکم تحت 80 غایە تحت كل غایة 12,000 رجل کە ئەفەرمێت غەرب لەژێر 80 ئاڵایە هاوپەیمانیەک دروست دەکەن دێنە سەر خاکی موسڵمانان لە وڵاتی شامە بەرامبەر بە موسڵمانان دەوەستن ڕوبەڕووی موسڵمانان ئەبنەوە ئەوە لە مەلحەمە الکوبڕا بێ ئەم مەلحەمانە دەستی پێ کردووە ڕوبەڕووبوونەوەکانی موسڵمانان و غەربیەوەی کۆتاییەکان دەستی پێ کردووە بەڵام کۆتاییەکەی بەچی دێت بە مەلحەمە الکوبڕا دێت کە ئیشەڵڵا بۆ کۆتاجار موسڵمانان بەسەر غەرب باسەرەکەون بەڵام دوای ئەو شەڕی جوولەکە و شەڕی دەجال ئەمێنێ کە ئەویان کێ ئەیکات ئەیسا ئەیکات سەلامی خوای لێبێت ئەمە کۆمەڵی ڕوونکردنەوە بوو لە خزمەت جەنابتانە حەزم کرد ئاماژەی پێ بکەم بۆ ئەوەی کارەکانمان نەتونڕەیی پێوە دیار بێت نایکێکیش بڵێ ئەمە هەر ئیمانیە بە مەسەلەکانیە یەکێکی وەکو شێخ سلێمان بن ناصر ئەلوان ڕەحمەتی خوای لێبێ باسمان بۆ کاڵێ لەسەر محەممەدی مادی لەسەر ئەم نیشانانەی قیامەت خەڵک بوون بە چەند بەشێکەوە
بەشێکیان هەر بە کولی ڕەدی محەممەدی مەهدی و دەجال و عیسا و ئەمانە ڕەدەکەنەوە باوەڕیان بە هیچی نیە و شوێن هیچی ناکەون ئەمانە گومڕانێکی سەر لە شێوا و چاواشەکارن خەڵکێکن هەر ئەفکاری معتەزیلی بە عەقڵ ئیشکردن و باوەڕ بە حەدیث نەبوون و ئەو کەسانە ئەوانە ئەڵێن. جوري دوهمية فرمت وقسم من البشرية لم تصح الأحاديث لديهم ولم يفهموا ما نقل عن النبي صلى الله عليه وسلم من الأحاديث في هذا الباب وأدى إليهم اجتهاد بعد البحث الشديد وتحري الحق إلى إنكاره وعدم الإيمان به فأولئك لهم أجر واحد بنص قوله صلى الله عليه وسلم إذا حكم الحاكم فاجتهد ثم أصاب فله أجران وإذا حكم فاجتهد ثم أخطأ فله أجر متفق على صحته. عليك كثانكا حديث كان لا يقلا نبوتو كالصحيح مثلا علمان هي عالمي حديث معتبر عقيدة أهل السنة على كاكي يك حديث إمام مهدي صحيح نية على نام صحيح دنتشوا هكذا حديثك مناع اللي كتاكي يوكو شيخ خالد الحايك شيخ ناصر سليمان بن ناصر علوان عليه أولئك لهم أجر واحد وأنا خيري كان هي وكو أو حاكمي كبيرما صلى الله عليه وسلم هولا دابوي بقعت حقيقة بذناي بيكت خيرك أجر بيكاشي دو خيري الله أما ني بيكا وبلا حديثي تياد الباري مسألة الصحيحة أو ني إنكاري كي بلا أم نهاتو اللي بي إيمانو كباري بحديثي بيغمبر النبي صلى الله عليه وسلم أم لو وردكاري لنا حديث كان الله جيشتو متى أو قناعتي هيش حديثي صحيح نية كإلي كان به بعد لباسي محمد مادية الله أماش غلطة بلا هر حجريكي هي اجتهادي هي شو كخوي عالمي حديثة كان لا صحيح درنتشو لبرو باخسه بانج نلي كوا هر حديث كيف إمام مادي هيك كان يعني لا بالصحيح درنتشو ما الشيخ ناصر والد الشيخ سليمان بن ناصر العلوان جوريكي كان كأماشي عن زور مهمة أقام اللي بيلو كثانا عليه هو قسم من الناس قبيل كل ما هب ودب كم ملك إجلا خلق حرتي هيونية وريانجتو حرتي باسي محمد مادي وحرتي باسي نشان قيامته حرتي باسي بز مكان هي حال هم ضعيف وصحيح هم بس هيك داباتشيو هم يورجتو قبول كده ولم يكن لديهم فرقان بين الشحم والورم على نهاتو نازل بين دو ملك جاكاتو دو ملك بولك جاناكلتو فقبلوا الأخبار الموضوعة هرشي حديثي هالبصراء وهي قبول ينكدوها والحكايات المكذوبة هرشي حديثي حكايات درو هي وريانكدوها والحجج الواهية بلغي بالدليل وكانوا كحاطب ليل وكو كثيك بشو دارو تشلك كوكاتو دارش كوكاتو تشلكشو بردشو مارش بيويدا دو بشكش بيويدا وصارت أسانيدهم عن هيان من بيان طبقتي بكو هينك باسيك هي بيان الله حديث كان همو السنة كان يقرأته بو هياني كوريبيان هياني كوريبيان بكو يعني نايكي بس صعبته قلطي فيك يعني هيج نايك أصل أساسينية أبي أقدر بنخل كان حديث ضعيف ورقد أعمى أما زانايا كان لجوركين أو زاناني أم صدمة كان لي قريته بولاي بو علمي حديث عليه خلكي كي أعوى شو همو حديث ضعيف كان كتب كاري فيه كأم قضية خوي قضية عقيدية ندوي عن شغله قضية شيء حديثي صحيح جاكلته ضعيف جاكلته باوريان بمسألة كشيء تيجي أمانيان أمر راسك يا كمسلمان أبي للسري بيدو إن شاء الله إمجدوك السنة أبين باورمان بهمو حديثانه هيك بيغمبر صلى الله عليه وسلم ليرو بجناب تنلم هك حديثك هك كاتك سلمى حديثي بيغمبر صلى الله عليه وسلم بصحيحي أو الديني منه أو مذهبي منه هك حديثك اشتنادك بخلق إشبانو تبد أجر دواي دراسة وتحقيق هك كسبوا يدك حديثة ضعيفة من ليرو لي بشيمان يكيكو إمام الشافعي رضي الله رحمته خوي لبيت لسر مرجع أيو أو حديثي كباز نواك كالن بيغمبر صلى الله عليه وسلم عائشة ما تكدو دزنيجي نشتو نيجي كدو لا من يقلا نبوك صحيحة أجل بوتان يقلا بوك صحيحة منيش بشيمانم لو يكاد بدز بركوتن دزنيجاشكيه منيش بشيمانم بياو تشاكاني وهبو كاتك فتواي كان لمسليك دابت أجدوا أي بوان ذاك وتبي كوانيا خل كان بكري قلتوا بس واري والله خو بناف شارع قرابة رحمتي خواتي عن ليبي الشيخ فلان عليه أو فتوى يمدا طلع مسابهم ذاك وتو كوانيا هيك يكون الشيخ الباني رضا رحمتي خوي لبيد ديان حديثي هي كاتك وتوتي صحيح دو يلا دواي تحقيق بهم ذاك وتو عليك ياخذ وتوما معلولة وضعيفة يسابهم ذاك وتو دليلي هيك الصحيحة أما اشتكي سوري احتياطي لبيني سانا كان إما هيش عالمي وانيش بذواني نقلكين نخو ما تحقيق ما كردو نخو ما تخريج ما كردو نخو ما بمجتهد زانين لم زاناي ورقين بلام او عذر ميلا بدمي خوايا توجو نديتي حتى كدسكو او تشني بياكي تو بيهني تو بيكي بدين دخلك ابي هول بي اگر بوش دلك وروش حديثك بخلق وتو ام حديثه صحيحه دو اي بود الكوانيه ابي خلقي دي اقدر كيتو شيخ ناصر سليمان بن ناصر عمر رحمه الله عليه لم رجيوا ام جماعتي متاخرين خوا عفيان كيا اخويا
لەو تەساهولکردنیان لە شەواهید و متابعاتەکان و زیاتر لە 4000 بۆ 5000 حەدیث بە سەوت هەیەی لە 4000 بۆ 5000 حەدیثیان کە صحیح دەرناچن هێناویانە خستیانتە ناو حەدیثە صحیحەکانەوە لە خەڵک بۆ بەدین بە تایبەتی لە بابی فەضائیلەکانە لە بابی ذیکر و دوعا و عیبادەتەکانە يعني من ذكر وردي وهب والسيدة أنا صار زيادة من أيلم إسكت تحقيقي أقرمه بدواء الحديث كان أقرم سيكون صحيح دناش والله يتركم كله بخوا سي صال بو أيخرم من كبزاني بيغمني صلى الله عليه وسلم ناي خيرم قيل شيكا كبو در كواني أو قرانوي باش تويلويتو هلا سريثو بيتو بردوابي إما لحديثة لهنج الرواية كان بوان تصحيح كردين كاك الله حج كسر لدعي نوشي بيانو الدجال قاجنا جولين وهو جاث ركبتيه قبل أن يتحرك تجوي بجول الدجال لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير كم الله خيري بولسيو كأم خير أنا أبي ويك قاچينا جولين أما الرواية إذا كاتي خد شجار كردو ما أنا بخلق بارده بالله بس لكنه حديث كيف صحيح دنياش افتشك الديان حديثي صحيح معناه لفظ لا إله إلا الله وحده لا شريك له من شيء شكل بحديثة ضعيفة هي كمن حديثي صحيح محبي لبوارك يا خبك من لفظ ضعيف نقول شو أما بو خلق باس كم بكم بدين حديثي وك لعمر يكون خطاب يجرو كان بيغمى صاصان فرميتيش كسر دجا قل والله أحد خيري خوا مالك اللي باش بدون زكاة شيخ الباني حسن يك والله هي العلماء ضعيف يك قيتك قل والله أحد يردني حديثي لسرك خيره بلان با من كم صحيح كان بخلق بلا حتى أتوان باخو مال ضعيفة كان طالتين كزاني ما ضعيفة باتيا بقرينو هيج إشكالتي كتانية زانای گوتوێتی ضعیفە دوای من بۆم دەرەکەوت چنی کەوتوانە صحیحە ئەمە وەرەگرم ئەگەر بەعەکسی شۆ بوو خۆمی لێلایەن ئەمە دینداری ئەمە ڕێگەی ڕاستە لە مەسەلانەیە ئەگەرەتان لێ خۆشتان نەکەونە هەڵە و مسلمانانیش بە هەڵە نەبن و لای خوش خەجاڵەت نەبین و ڕوڕەژ نەبین ئەبێ بە دوای شتی ڕاست و صحیحە بگەڕین وەکو یەکەم دقەی ئەمڕووکردنەوەم دەست پێکەوتم دین ما قال الله وما قال رسول صلى الله عليه وسلم ئەوە نەسەکانە ئەوە سەرچاوەکەیە ئەوەی کە پاکە و سەرچاوە پاکەکەی کە کانێکی لێ هەڵەقڵێ لەوێ وەریگرێ بەڵام هەتا شۆڕ بیتەوە بۆ خوار و وردە وردە ئاوەکە لێڵە بێ ئەم لێ خواتەوە ئەو جلی لێشەوە قاپی لێشوە ئاژەڵ لێ خوات و دوای بێ بە قوڕاو لە خوارەوە وەرە سەرچاوی کانێکە وەربگرە گومانیکانی دینێکی پاک وەرەگری ئەگەر لە خوار و خواردەوە تەسەمومە پێکرد بۆ باڵ بە ئەسوی خۆت خوا لە ئێمە ئێوەش خۆش بە هیدایەتی هەموو لایەکمان بات ئەم ڕووکردنەوانم بە ضەرور زانی لە خزمەت جەنابتانە باسی کەم خوا لە ئێمە ئێوەش خۆش بێت چی حەقە ئەومان پیشان بابمان کا بە شوێنکەوتووی حەق ئەوشی کە باڵە بمان پارێزەری بە چاومان ڕۆشن کە لە فتنەی آخر زمانە بە چاو ڕۆشن بین و گومڕانە بین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وصلى الله وبارك على النبي الأمي محمد وعلى آله وصحبه وسلم